سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕانی هاوکارم لە خزمەتاندایم بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەرلەبانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ ناڕزایەتی خەڵکی کوردستان لە ئاسپڕینی بەردەوامی ئینتەرنێت ناڕوونی چارەنووسی دلێر سەلیمی و ژیلا تەشەکوری لە گرتوخانەی ڕژیم کوژران و برینداربوونی دوو کەس لە هێرشێکی پاهبادی لە پێنجوێن کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە ناوچە عەمەلیاتیەکانی جنوب شەوسانەوەی کرێکارانی پورسانتی شاغڵ لە شرکەتەکانی ئێران گیان لە دەستان و برینداربوونی حەوت کرێکار لە چەند شاری ئێران و گیانبەختکردنی 39 فلستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ناڕزایەتی خەڵکی کوردستان لە ئاسپڕینی بەردەوامی ئینتەرنێت ڕۆژی شەممە 28 پوشپەر خەڵکی شارە جۆراجۆرەکانی کوردستان لە ئاسپڕینی بەردەوامی ئینتەرنێت ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی هاوڵاتیان ئاستی خێرایی ئینتەرنێت زۆر لاوازە و ئامێرەکانی کارتخان زۆربەی کار ناکات. بڕینی بەردەوامی ئینتەرنێت کێشەی بۆ کڕیاران و خاوەن دوکانەکان ساز کردووە و شارۆمەندان لە کاتی کڕینی شتومەکدا ناتوانن پارەکەی پەرداخ بکەن. لەلایەکی دیکەوە شۆفێرانی تاکسی ئێسنەپ لە ئاسلاوازی ئینتەرنێت ناڕازین و دەڵێن ئامێری GPS کار ناکات و ئەگەر دەوڵەت کێشەکانیان چارەسەر نەکات مان دەگرن. ڕزگاربوونی ژنێکی خەڵکی کرماشان لە هەوڵێکی کوشتن لەلایەن هاوسەرەکەیەوە. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی خەڵکی کرماشان لەلایەن هاوسەری پێشوویەوە کراوەتە ئامانج بەڵام لە مردن ڕزگاری بووە و زانیاریەک لەسەر دەست بەسەرکردنی تاوانبار لە بەردەستانیە. بەپێی زانیاریەکان ئەو ژنە ساڵێک پێش ئێستا لە هاوسەرەکەی بە ناوی مهدی سادقی جیابۆتەوە بەڵام لەو ماوەیەدا چەندین جار لەلایەن ناوبراوە هەڕەشەی کوشتنی لێکراوە. شانی باسە کە لەو ماوەیەدا قوربانی چەند جار سکاڵای لە دژی تاوانبار تۆمار کردووە بەڵام دەستگای قەزای کرماشان بایەخی پێ نەداوە. ناڕوونی چارەنووسی دلێر سەلیمی و ژیلا تەشەکوری لە گرتوخانەی ڕژیم زیاتر لە 31 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی دلێر سەلیمی و ژیلا تەشەکوری دوو هاوژینی خەڵکی سەقز تێدەپەڕێت بەڵام هێشتا هیچ زانیارێک لەسەر شوێنی ڕاگیران و دۆخی تەندروستیان لەبەردەستانیە. ڕۆژی 27 جوازەردانی 1404 دلێر سەلیمی لە جادەی ساوا بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەر کرا. دوو ڕۆژ دواتری هێزە ئەمنیەتیەکانی سەقز هێرشیان کردە سەر ماڵەکەی و ژیلا تەشەکوری هاوژینی ئەو چالاکە مەدەنیەیان بە توندوتیژیەوە ڕەفاند. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو هاوژینە کوڕێکی تەمەن 13 ساڵیان هەیە کە باری دەرونی تێکچووە و بنەماڵەی دلێر و ژیلا داوای یارمەتی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن. کوژران و برینداربوونی دوو کەس لە هێرشێکی پاهبادی لە پێنجوێن ڕۆژی شەممە 28 پوشپەر هێرشێکی پاهبادی کرا سەر ماتۆرسیکلێتێک لە شاری پێنجوێن و بەو هۆیەوە کەسە گیانی لەدەستا و شارۆمەندێکی دیکە بریندار بوو. بەپێی زانیاریەکان هێرشەکە لە گوندی شیوەگوێزان لە سنووری ناحیەی گەرمەک لە قەزای پێنجوێن ئەنجام درراوە و لە ئاکامیە و هێرشەدا کەسە گیانی لەدەستا و شارۆمەندێکی دیکەش بریندار بووە. بەوتەی بەرپرسانی قەزایی پێنجوێن دیار نییە درۆنەکە لەلایەن چ گروپێکەوە هەڵدراوە و ئەوانەش چێن کە کراونەتە ئامانج بەڵام هێزە ئەمنیەکان گەیشتوونەتە شوێنی ڕووداوەکە و لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە ناوچە عەمەلیاتیەکانی جنوب ڕۆژی شەممە 28 پوشپەر کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە 4 ناوچەی عەمەلیاتی جنوب دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەوتەی ناڕازیان خاوەنکار حەقی بەهرەوەری 6 مانگی دووهەمی ساڵی 1403 پەرداخت نەکردووە. هەروەها 3 مانگ لە ساڵی 1404 تێپەڕیوە بەڵام شرکەتی بەرهەمەنەوتیەکانی ئێران هێشتا کات و شێوازی پێدانی حەقدەست و مەزایای چەند مانگی ڕابردووی دیاری نەکردو. چەوساندنەوەی کرێکارانی پورسانتی شاغڵ لە شرکەتەکانی ئێران بەپێی راپۆرتی چالاکانی کرێکارانی پورسانتی شاغڵ لە شرکەتەکانی ئێران 72 سەعات لە هەفتەدا کار دەکەن بەڵام ڕێژەی حەقدەستەکانیان تەنیا دەبۆ 12 ملیۆن تمەنە.
بە پێی راپۆرتە کرێکارانی پورسانتی ڕۆژانە 12 ساعت کار دەکەن و تەنیا یەک ڕۆژ پشودانیان هەیە. بۆ نمونە کرێکارێکی شاغڵ لە یەکێک لە شرکەتە گەورەکانی تاران لە مانگەکانی خاکەلێوە گوڵان و جۆزەردانی ئەمساڵ 11 و 12 ملیۆن تمەن حەقدەستی وەرگرتووە کە وەڵامدەرەوەی تێچووی ژیانی نییە. چەوساندنەوەی کرێکارانی پورسانتی لە ئێران لە حاڵێکدایە کە داهاتی فرۆش دەڕواتە گیرفانی خاوەن کۆمپانیاکان و کرێکاران بۆ دابینکردنی سەرەکی ترین پێداویستیەکانی ژیان لەژێر گوشارێکی سەختی معیشەتیدا. هەڕەشەی ئاوڕۆی نیکشار لە کرێکارانی خوێندنەوەی کۆنتۆر. بە پێی راپۆرتی حالوەش بەڕێوەبەراتی ڕێکخراوی ئاوڕۆی نیکشار هەڕەشەی دەرکردنی لە کرێکارانی بەشی خوێندنەوەی کۆنتۆر کردووە. بە وتەی کرێکاران بەڕێوەبەراتی شرکەت پێڕاینەدانی چەند مانگ حەقدەست و بیمە هەڕەشەی لە کرێکاران کردووە کە ئەگەر قەبزی ئاوی خاوەن ماڵەکان وەرنەگرن لەسەر کار دەردەکرێن. نەدانی حەقدەستی کرێکارانی بەشی خوێندنەوەی کۆنتۆر لە حاڵێکدایە کە شارەکانی سیستان و بەلوچستان لەگەڵ وشکە ساڵی سەخت بەرەوڕوو بوونەتەوە و زۆربەی ڕۆژەکان دانیشتوانی و پارێزگایە ئاوی خواردنەوەیان نییە. گیان لە دەستان و برینداربوونی 7 کرێکار لە چەند شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار 2 کرێکار لە شارەکانی زاهدان و داراب گیانیان لەدەستاوە و 5 کرێکار لە شارەکانی تەورێز، ڕاشت و بروجێرت بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی ساختمانی لە زاهدان بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستاوە. لە شاری داراب کرێکارێک بەهۆی داڕمانی دار و پردوو بە سەریدا گیانی بەخت کردووە. هەروەها لە تەورێز کرێکارێکی شاغڵ لە دوکانێکی چاکسازی پێڵاو بەهۆی ڕوخانی سەقف بە سەختی بریندار بووە. لە شارۆچکەی سەنعەتی ڕەشت بەهۆی وەرگەڕانی سرویسی هاتوچۆی کرێکاران 2 کرێکاری پیاو و کرێکارێکی ژن بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. هاوکات لە شاری بروجێر دەستی کرێکارێکی شاغڵ لە کارگەی بڕینەوەی بەرد بەهۆی گیر خواردن لە نێو ئامێری بەرچکێندا قەتەکراوە. دەست بەسەرکردنی دەیان شارۆمەندی بێشناسنامە لە شاری خاش. ڕۆژی شەممە 28 پوشپەر دەیان شارۆمەندی بێشناسنامەی بەلوچ لە ناسرابادی خاش لە هێرشی هێزە ئەمنیەتیەکان دەست بەسەرکران. بە پێی راپۆرتی کەمپێنی چالاکانی بەلوچ هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە ناکاودا هەڵیان کوتاوەتە سەرماڵی شارۆمەندانی بێشناسنامە و دەیان کەسیان دەست بەسەر و بۆ کەمپی دیپۆرتیەکان گواستوتەوە. لە هەواڵێکی دیکەدا شارۆمەندێکی بەلوچ لە شارستانی نیکشار بە ناوی مەحەممەد بەلوچ زەهی تەمەن 26 ساڵ لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە ڕفێندراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. ئەشکەنجە و ئازاری سەحەر مەمیزادە لە گرتوخانەی ئەردەبیل. ماوەی 1 مانگە سەحەر مەمیزادە چالاکی مەدەنی تەمەن 29 ساڵی خەڵکی ئەردەبیل لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە ئەشکەنجە و ئازار دەدرێت و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی راپۆرتی دادبان ڕۆژی 28 جۆزەردانی ئەمساڵ هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران هێرشیان کردوتە سەر ماڵی سەحەر مەمیزادە و ناوبراویان بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەتیەکانی ئەردەبیل چەکیان لەسەر ئەندامانی بنەماڵەی سەحەردا داناوە و هەموو ئامێرە ئەلەکترۆنیکەکانیان زەوت کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ ئەو شارۆمەندە لە بەردەستانیە و بە دوواداچوونی بنەماڵەکەی بێ ئاکام ماوەتەوە. ئاگربەستی لاوازی نێوان دەوڵەتی سووریا و دۆروزەکان لە سۆیدا. ڕۆژی شەممە 28 پوشپەر دەوڵەتی سووریا بە نێوانگیری ئەمریکا، تورکیا و ئۆردۆن ئاگربەست لە نێوان هۆزەکانی باشووریە وڵاتە و دۆروزەکانی سۆیدا ڕاگەیاند، بەڵام شەڕ و پێکدادان لە هەندێک ناوچە هێشتا بەردەوامە. بە پێی زانیاریەکان چەکدارانی هۆزە عەرەبەکانی باشووری سووریا گوێڕای داگیرکردنی چەند گوند چوونەتە نێو گەڕەکەکانی پەراوێزی شاری سۆیدا و هێشتا شەڕ درێژەی هەیە. ئەو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ئاستی توندوتیژی هەردوو لە ئاشکرا دەکات و بە سەدان ترم لەسەر شەقامەکانی سۆیدادا کەوتووە. هەروەها چەند ئەندامی ڕێکخراوی مانگی سووری ڕۆژاوای کوردستان
کە بۆ یارمەتی دۆروزەکان ڕۆیشت بوون لەلایەن چەکدارانی هۆزەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی راپۆرتی ڕوانگەی مافی مرۆڤ بۆ کاروباری سووریا لە ئاکامی پێکدادانەکانی چەند ڕۆژی ڕابردوو نزیک بە 100,000 کەس ئاوارە بوون و 2200 کەس کوژرا و بریندار بوون. دو هەوڵان سەبارەتە بە گیانبەختکردنی 39 فلستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. بەهۆی بردومانەکانی 24 کاتژمێری ڕابردوو ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە 39 فلستینی گیانیان لەدەستاوە. بەوتەی بەرپرسانی بێهداشت و دەرمانی غەزە ڕۆژی جومعە 14 کەس لە هێرشەکانی ئیسرائیلدا گیانیان بەخت کردووە و ڕۆژی شەمەش ئاوارەکانی غەزە لە کاتی وەرگرتنی یارمەتی مرۆیی کراونەتە ئامانج و بەو هۆیشەوە 25 کەس گیانیان لەدەستاوە بە دەیان کەسیش بریندار بوو. بەڵێ ئازانی خۆشەویستان گەشتیوەڵەکانی سەر لەبانیتان پێشکەش کرا. کاتێکی خۆش.